سڵاو ئایا ئاین و سیاست دوو ڕووی یەک دراون یاخود دووشتی جیاوازن لە یەکتری ئایا کاتێک ئەڵێن ئاین ئەبێ پیرۆزیەکانی ڕابگیرێ ئەمە بە مانای ئەلمانیەت و دوورکەوتنەوە لە دین دێ بینەرمان لە هزری سیاسی و ئاینیدا یەکێک لەو کێشانەی کە بەردەوام بە چارەسەر نەکراوی ماوەتەوە پەیوەندی نێوان ئاین و سیاسەتە. ئاین وەک پەیوەندی ڕۆحی نێوان مرۆڤ و خودا و سنووری ویژدانی و ئەخلاقی بۆ ڕەفتاری مرۆڤ و سیاست وەک پانتایی چالاکی تاکەکان لە فەزای گشتی و دابینکردنی بەرژەوەندی و چاکەی گشتی. سیاست بە مانای یۆنانیەکەی بەتایبەتی لە فەلسەفەی ئەفلاتون و ئەرستۆ و پرێکلیس و سۆلۆندا بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەستە بە ژیانی چاک و بەختەوەری و بەشداری هاوڵاتیانی ئازاد لە کاروباری وڵاتدا و ئەمەش درێژ دەبێتەوە بۆ سەردەمی نوێ کە خۆی لە دەوڵەتی هاوڵاتی بوون و هاوسەنگی نێوان ئەرک و مافەکاندا دەبینێتەوە. بیرمەندانی ئیسلامی بەکاریگەربوون بە یۆنان و بەڕەچاوکردنی هەندێک خصڵەتی ئاین ئیسلام هەوڵیان داوە ڕوانگەی خۆیان بۆ پەیوەندی نێوان حاکم و مەحکوم و سنووری نێوان مافی ئادەمی زاد و مافی خودا دیاری بکەن. لەم نێوەندەدا بۆ نمونە ئیبن خەلدون لە کتێبی مقەدیمە و فارابی لە مەدینەی فازیلە و ماوەردی لە ئەحکامی سوڵتانی و ئیبن تەیمیە لە سیاسەتی شەرعیدا ویستویانە تێگەیشتنی خۆیان بۆ دەسەڵات و دەوڵەت بخەنە ڕوو. بەڵام گرفتی سەرەکی ئەوەیە کە تا ئێستاش لە هەزری ئیسلامیدا کێشەی حاکم و دەسەڵات و دەوڵەت بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. لە دوای ڕۆخانی دەوڵەتی عوسمانیەوە هەتاکو ئێستاش جەدەلێکی زۆر قوڵ هەیە لە نێوان موسڵمانە مولتەزیمەکان و دنیادیدەکان ئەوانەی کە پێیان وایە ئاین سیاست و دەوڵەتە لەگەڵ ئەوانی تر کە پێیان وایە ئاین بەهایەکی پیرۆزە و نابێت تێکەڵاو بکرێت لەگەڵ دنیای پیسی سیاست و فێڵ و فەرەجەکانی سیاست. لەم نێوانەدا یەک سەدە زیاترە ئەم دیبەیتە بەردەوامە بەڵام تا ئێستا ئێمە نەگەیشتنوتە هیچ ئەنجامێک لەم بارەوە. ئایا ئاین و سیاست دووڕی یەک دراون یا دووشتی لە یەکتر جیاوازن یاخود عیلاقەیەکی جەدەلی هەیە لە بینی هەموو ئاینێک و دەسەڵات و سیاسەتێکدا. ئاینی کۆمەڵگێ سیاسەتیش یەکێکە لەو متەغەیراتانی کە هەموو کۆمەڵگەیەک دەبێ هەیبێ بۆ بەڕێوەبردنی وڵات. ئەم ئیشکالە لە بینی ئاین و سیاسەتە کە زۆر باسەکرێت بەڕێزت لە چ زاویەیەک و سێرێکی ئاین تێکەڵە بە سیاست جەدەلێتێک هەیە لە بینیان دووشتی جیاوازن. بەدیدی من ئاین کاتێک کە دەبێتە بنەمای فکری بۆ حزبێک بۆ گرۆپێک کە ئامانجی دیاریکراوی هەبێ بێگومان لەو حاڵەتەدا ئامانجەکان سیاسین ئەو کاتە ئاین زیاتر مورکێکی ئایدۆلۆژی وەردەگری یعنی ئەم ڕێکخراوایە خۆ ئەم حزبە لە ڕوانگەی ئایدۆلۆژیاوە سوود لە ئاین وەردەگری زۆر جاریش وا بووە لە پێناو یاخود بۆ ئەوەی لەگەڵ ڕوانگەی ئایدۆلۆژی بێتەوە پێ لە زۆر بنەمای ئاینیش دەنێن و بەسەریدا تێپەڕدەبن و بێ ئەوەی گوێ بگرن کە ئاین بۆ خۆی ڕەنگە یعنی وەکو دیدێکی ڕۆحی ئینسانەکانە کە بە تەقدیری من ئێستاشی لەگەڵ بێ لە بۆ مجتەمەعاتی ئێمە بە تایبەتی مجتەمەعاتی موسڵمان ئاین ڕەنگە وەکو پێداویستیەک بێ بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی کوتم ئەم خولیا سیاسیە کە زاڵ بووە بەسەر دیدی ئاینی وای کردووە کە باری مسلمانان قرس بێ. بم بورە مامۆستا زۆر خەڵک پیان وایە کە ئاین بە بێ سیاست ئەوەی ئاین لە سیاست جیاکاتەوە سیاست لە ئاین جیاکاتەوە وەکو بڵێ جۆرێک لە کفری کردو جۆرێک لە ئەلمانیەتی کردووە جۆرێک لە ئلحاد سەیری یەکەن ئەمە چۆن ئێمە ئەم ڕەوتە کۆ بکەینەوەیان بە تەقدیری من جارێ ئەمە نەچینە سەر چەمکەکان ئەلمانی و ئلحاد و هەربا لەوەوە دەسی پێ بکەین خودی ئاین وەکو پێداویستیەکی ڕۆحی کۆمەڵگاکانی مرۆڤاتی بە تایبەتی کۆمەڵەکانی ئێمە وەکو پێداویستیەکە کە دەوێت هەبێ
من پێم وایە بڵێ نعم. یعنی وەکو پێدەویستێکی ڕۆحی وەکو هەناسەدانێکی ڕۆحی وەکو هەستکردن بە پابندبوونێک لە بەردەم خاڵقێک ئەمە ئاین وەکو خۆی دوایە بێژگە لەوە کە ئەو لانە ئەخلاقی و پەروەردەیەی و ئینسان دۆستەی کە لە ئاینەکەدا هەیە هەر ئاینێک بێ ئەمانە تێکرا ئاین پێکدینن پرسیار ئەوەیە ئایا ئەم ئاینە دەبێ حکومڕان بێ ئەبێ حاکم بێ ئەگەر وا بێ دەبێ بگەڕێنەوە مێژوو لە پەیڕەوکردنی ئاین و داوای ئاینی لە سەردەمی با بڵێن سەرەتای ئیسلام ئایا شتێک هەبووە بە ناوی سیستەمی حکومڕانی ئیسلامی نەبووە من بەڕای من سیستەم نەبووە بەڵکو شێوەی ئیدارەدانێک هەبووە بۆ وەزعێکی دیفاکتۆ ئەمرێکی واقع بووە واقعێک هەبووە دەبوایە بۆ ئیدارەدانی ئەم واقعە یعنی جۆرێک لە تێڕوانینی ئیداریانە هەبێ کە چۆن بتوانن ینی ئەم وڵاتە یاخود ئەو جوگرافیا ئەو قەلەم ڕوویەی کە لە بەردەبەستی مسلمانان ئیدارە بکرێت شتێک نەبووە بڵێن وەکو سیستەمێک داڕێژرا بێ مستەڵەحێکی تر بەکاربێنم بمبورە ینی بەڕێزت پێت وایە ئەوە مسلمانان بوون حکمیان دروست کردووە بۆ خۆیان وەک ئومەتێک نەک ئیسلام ئەمری کرد بەڕای من ڕێک وایە چونکە دەبوایە مسلمانان ئیدارەی ئەو شوێنانە ئەو جوگرافیە بکەن کە دەستیان بەسەرا گرتووە کە داوای ئیسلامی گەیشت و تێکە بڵاوبوویتەوە کە خەڵک مسلمان بووە دەبوایە شێوەیەک لە شێوەکانی ئیدارە هەبێ ئەگینە یعنی مەسلەی بوونی سیستەمێکی تۆکمەی حکومڕانی ئیسلامی بە پێی زانیاری من تا ئێستا ئەوەی کە من ئاگادارم نەمبینیوە شتێک هەبێ کە بڵێن ئەمە سیستەمی حکومڕانی ئیسلامیە و ئەوە خەستەتەکانیتی بمبورە مامۆستا ئێستا مەسەن پێغەمبەری ئیسلام ئەچێتە مەدینە قوارەیەک دروست ناکە کۆمەڵگەی شعبێکی تایە و سیستمێکی بەڕێوەبردن بەلانی کەمەوە و دەسەڵاتێک هەیە تر سیاست لەوە زیاتر چییە ینی دەسەڵات جیایە لەوەی کە تو ئیدارە سیستەمێکی حکومڕانی ڕێک و پێکت هەبێ بڵێن ڕێز عشرەتێکیش دەسەڵاتێکی هەیە ئەویش جۆرێک لە بەڕێوەبردنە بەڵام سیستەمێکی حکومڕانی نییە بە تایبەتی ئەگەر بین و ئێستا لەگەڵ ئێستا بەرەوردی بکەین بۆ نمونە جمهوری ئیسلامی ئێران دەوڵەتێکی ئیسلامیە بە هەموو پێوەرەکانی دیدی ئیسلامیەوە یاخود دەقیقتر بڵێن شیعەگەری کە ئێران دەوڵەتێکی ئیسلامیە بەڵام لە ڕۆی سترێکچەری دەوڵەتەکە خۆی تەبیعەتی دەوڵەتەکە ڕێک کۆپیکردنی دەوڵەتی نوێی سەردەمە لە ئەوروپا ینی ئەم دەوڵەتە هەیکەلەتی دەوڵەت وەکو خۆی ئەگەر شتێک هەبوایە بە ناوی سیستەمی حکومڕانی ئیسلامی ئەی بوو لاسایی دەوڵەتی نوێی ئەوروپا دەکەینەوە کە بەناو دەوڵەتێکی ئیسلامیشە بەس ئەی خلافەتی ئیسلامی سیستمێک نییە یعنی مەسەرەن ئەم خلافەتەکە لە ئەوڵەوە هەبووە سیستمێکی ئیسلامی نییە من پێم وانێ ئیسلامی بەتوانم سیستەمێک بووە بۆ ئیدارەدانی ئەو منتەقانە بەس ناوێک بۆ ناوێک بووە من نازانم بە پێی زانیاری من معلوماتێک نییە ئەگەر نا دەبواە خۆ ئەو وڵاتە ئەوانەی کە ئێستا ناو لە خۆ دەێن وڵاتی ئیسلامی بە ئەو سیستەمەمان بوودا بمەزرێنن بۆ دەچم پەنالە بۆ نمونە و کۆپیکردنێکی دەوڵەتی ئەوروپا ئیسلامیەکان بە زۆری مفەکرینی ئیسلامی ئەڵەن ئەوانە لە متەغەیراتە کە پێویست ناکە شەرع یا ئیسلام سابتیکە یعنی ئەوە ساوابەتی ئیسلام نیە مەسەن شێوازی دەوڵەت ئەگەر متەغەیراتە دەبێ ئەو متەغەیراتە لە هەموو شتێکە هەبێ بۆ ئەگەر لەوەیە متەغێراتە لە شێوە ئیدارەدانی دەوڵەت کەواتە شتێکی دنیەویە کەواتە دەکرێت ئیسلام ئەوانی پێیان وایە ئیسلام حکومڕانیە یعنی ئیسلام سیستەمێکی حکومە ئەبێ دەستبەرداری زۆر لە بنامەکانی ئیسلامەتی ببن بۆ ئەوی خۆیان بگونجێن لەگەڵ ئەم سەردەما ئەگەر وابێ کێشە نامینێ ئەگەر خۆ گونجاندن بێ لەگەڵ ئیسلام بەڵام بۆ لە ڕووکەشیەوە لە هەیکەلەتی دەوڵەتەوە لاسایی دەوڵەتی نوێ دەکەنەوە کەچی لە جەوهەردا و لە پەیڕەوکردنی خیتابی خۆیان خیتابێکە خۆی دەبەستەوە بە
طبعا شيء ايديولوجي ايديولوجي بس ما مثلا من ام برسيارة دايم اكملوا خلقانا باش اسا مثلا دولتي شو هرمي كردستان مثلا الشريعة الإسلامية بياداك على سطح النوشي لا أحوال المدنية لا أبورية لا أحوال الشخصية لا ما أنا همي يتربط شيء أبي أم دولة إسلامية أبي دولة إسلامية شيء زاني النموني أو دولتاني للصديرة بردو تأسى شي لقلبي بهرمي كردستاني شوا اما كوتونا جير كاريگري دولتي نجتماعي ودولتي نتوي أوروبي كاللويدا بەگراوەند و ژێرخانی ئەم دەوڵەتە شتێک بووە کە هەموو بوارەکانی ژیان لەوێ تێکەڵ بە یەک بووە لە ڕووی اقتصادی دەگری لە ڕووی ڕەوشەنبیری لە ڕووی بەرهەمهێنان لەو ڕوانە هەمووان وەکو پێداویستیەک بوو بوونی دەوڵەتی نەتەوە بە تایبەتیش سەرهەڵدانی چینێکی مامناوەندی بورجوازی شار کە زیاتر پشتی بە بەرهەمهێنانەوە لدواي دولتي فيودالي لدواي سيستمي فيودالي وتحالفي لقال كنيسة امان الترناتيفي خوان خسته برچاو ك ام دولتا زادي پێشکەوتن کەڵەکەبوونی پێشکەوتنی ئەوروپی بووە کۆمەڵگەکانی ئەوروپی بەشەریە بەبوونی بەشەریەت بەگشتی دەتوانم بڵێم بۆیەش شێوەی دەوڵەتیان لەسەر ئەوەی بووە کە بۆ پەرلەمان لەوێ گرنگ بووە چونکە لە ئەساسدا ئەوان پابەندی فکری لیبرال بووینە فکری لیبرال واتە فکری قبولکردنی هەمووان منافسە و کێبڕکی لە نێوان هەمووان کێبڕکێکە ئاشتیانەیە لە هەمان کاتە مەسلەی دیموکراسیەت کە پابەندبوونە بە گەڕانەوە بۆ ڕای خەڵکو و زۆرینەی خەڵک ڕێی بدا لە چۆنیەتی بەڕێوەبردننی وڵات لێرەوە ئەمانە لە ئیسلامە لە فکرێکی ئایدۆلۆژیایشی ئیسلامی ئەم سەردەمە گیان ئەبێتەوە بەم شێوەی کە بەڕێزت باسیەکەی متەسەوڕ ناکەم چونکە من لەگەڵ ئەوەش نیمە ینی کۆپیکردنی نمونەی وڵاتێکی ئەوروپیان دەوڵەتی ئەوروپی چۆن دامەزراوە بەڵام بە عملی ئەو دەوڵەتانەی کە دامەزراون لە دەوروبەری ئێمە کە هەمویان کۆمەڵگەی ئیسلامین بەڵام لە ڕووی تەرکیبە و پێکاتەی دەوڵەتەکە ڕێک وەکو دەوڵەتی ئەوروپیە یعنی ئەگەر پێدا بێ سەرۆکە پەرلەمانە ئەنجومەنی وەزیرانە وەزاراتن دام و دەستگای یعنی دەوڵەتی سەردەمە بنیادەکە دەوڵەتێکی سەردەمە ینی لا بوتم لە پەیڕەوکردن و یان لە خیتابی ئەم دەوڵەتە بەشی هەرە زۆری ئەم وڵاتانە خۆ شریعەتی ئیسلام پەیڕەو دەکەن ئەگەر هەمووشی نەبێ بەڵام لە زۆر بڕگە و بواری جیاجیا ئیسلامی سیاسی چی لەو خەڵکە ئەوێ کە شریعەت تەطبیقکرێ هەر ئەوە نییە بەڕای من یعنی ئیسلامی سیاسی دەبوایە نمونەیەکی حکمی ئیسلامی سەرکەوتوو پێشانی خەڵک بدا کە بڵێ ئێمە بەدوای ئەوە دەگەڕین یعنی مەسەلەن بۆ نمونە لە مەسر بۆ ماوەیەکی زۆر دروشمی ئیسلام چارەسەرە ئەگەر ئیسلام چارەسەرە لەکوێ چارەسەر بووە چۆن چارەسەرێکە ئەم دەوڵەت ئەمانەی کە یعنی ئەوەی کە بە بوچوون و بە تێڕوانینی حزبی ئیسلامی ڕازی نییە نمونەی دەوڵەتی ئەوروپی دەینتەوە ئەڵێ ئەو دەوڵەتە دەوڵەتێکی لەسەر بنیادی مەدەنی دامەزراوە و هەمووشیان لە باوەش دەگری و هەموو پێکاتەکانیشی قبوڵە و سیستەمی یعنی چەمکی لیبرالیزم لەبەرەوەی کە ینی هەوڵی سڕینەوەی هیچ کەسێک نادا ئاینی ئیسلام ئەگەر بکرێ بە بنەمای حکمڕانی هەر خۆی لە خۆیدا یعنی ڕەنگە خەت لە ژێر هەندێک پێکاتە بدەکە یعنی جێ نابتەوە. شتێک هەیە لە کەلتوری ئیسلامیە با نەڵم لە ئیسلامە زیاترن کەلیمەیە لای ئیبن تەیمیە و ئەوانەوە هێت سیاسەتی شەرعی سیاسەتی شەرعی چ معنایە کە گێنێ لێرەت السياسات الشرعية بمعنى بين السياسة في اللغة يعني أساس الأمر إذ أقام عليه يعني السياسة لو مصطلح پیغمبر صلى الله عليه وسلم منطلقة بيتن كانت بنو إسرائيل تسوسهم الأنبياء كلما هلك نبي
خلفه نبي. ليرة السياسة الشرعية وكيتة تدبير الأمر الشؤون العامة للدولة الإسلامية. باش بو ام اسلاميتي يا اخي يعني بله شنك بيست السياسة الشرعية يعني قيد الشرعيه بله قيد الشرعية ليرة تدبير الشؤون العامة للدولة الإسلامية بما يحفظ أو بما يضمن درء المفاسد ودرء المفاسد. بس سؤالك اللي روالبكم يا ما الدولي اسلامي بم مصطلح تازه مثلا لانه تاريخي اسلام وزنان اسلام او كلمات نبوه بما فيهم ابن تيميه بل حتى القرآن دوجيك كلمة سياسة قرآن دون نهاطية يعني القرآن دون نهاطية بس حديث پیغمبر صلى الله عليه وسلم او حديث هاطية كما قلت يوش باسي تاريخه نا بيجيتن شؤونت وان دولت وان إدارة دولت كيلو وملك جديد چونك ما قرآن ده هي داود ملك بيو ونبي جيبي سليمان ملك بي ونبي جيبو بويا بلام لير ما هي ابن خلدون بحث سياسات كانت بيجي دو جرى سياسة ما هي لروي سرچوها بيجيتن السياسة العقلية والسياسة الدينية. السياسة العقلية تشيا بيجيتن او سياستها كهر ياسايك كأهل العقل وأكابر الدولة بيروت كان او سياسة بين سياسة عقلية بلام هجر سياستك يعني هر ياسايك للدولة دركويتن او سياسة تشريعي بيتن يعني شريعي بيتن او نخدت على هاته اذا او سياسه دينيه باشا مع مصر بله بالي برسيارك بمشي ويا يمكن يما سرچاوية كمي اسلام قرآن مثلا باسي الشرداني من دال رضاعة زور بوردي هاتو كتشي باسي دا صلاة والسياسة وحكم وانا نية سياسات ما عندك ثوابت تيت اسلامي ده ابن قيم وقت تتبع ثوابتات كتن ثوابتنا بيجي الشرائع التي لا تتغير بتغير الازمان او سياسات او الثوابت وك مثلا حلال وحرام يعني شو وقت سياسته مثلا مقصده ما صلاتها مثلا شو وقتك هر دولتك رئيسك ناتي بالدولة الإسلامية بيتن بيجيتن ربا حلالة يعني هر صلاتك بوينية شنك أول ثوابت إسلام هنا بوينية مثلا بيجيتن والله هندك مثلا شارجنية بكتا بينجن أول ثوابتن وبر هنديش بنبرة مع مصر أما أنا إلى قيام بسياسة ودولة تونية أو بابلين فقه بابلين حالات اجتماعية بيشوف عيشة بيجيتن لا سياسة إلا ما وافق الشرع يعني شو يعني هر سياستك هر حاكمك بيرو بكتن بلام أو سياسته نص نبيتن أو نص لا يؤخذ به بلام بس بفكرة كتواكم بلام ابن حنبل شد بيجيتن الحنبلي ابن عقيل الحنبلي بيجيتن سياسة أو كل فعل بيجيتن هر فعل كتبكي أو فعل مصلحته بو خلقي وبنيتن ومفسدك لفرادة حتى ما لم يؤمر به الشرع وما لم يأمر به النبي بلام قيدك هاي يجب أن لا يخالف ما نطق به الوحي باشا يعني بسيارك واضح بالليريا يسا بابلين لو حكومتي هريمي كردستان بله مثلا كاس نيوتو بيان جن حلالة بله كاس جنيوتو تشاجن حرامة بله راس التقييد يكيلة بله يعني أحوالي مدني كاس جنيوتو مثلا بنوكي أهلي بنوكي إسلامي شيء كاس أمانين كردو كم حالته كأو شتاني لشريعتها توكو خويا نزيك لوا بقي آراء شيء فقهي ورم قرتو هر سياستك هر برجوانديك أجد قل سياسات قل موافق بين الشريعة أو السياسة الشرعية بلام ما هي تجود بوش يعني قرآن تيتن تفاصيل يعني مثلا حتى إذا دخلتم بيت غير مسكون فسلموا على أهلها يعني بسيط ترين تشت يعني إذا دخلتم الخلاء فقولوا أعوذ بكلمات الله من شر ما خلق أعوذ بالله من الخبث والخبائث يعني أو تفاصيل بوش تيتن أمرك هندي جليل بحثك ليها شنك بوش شنك أو متغيرات كواتا متغيرات شنك أجر مثلا پیغمبر صلى الله عليه وسلم شيوت بيجيتن الخليفة بعد أبو بكر بلان بوش وناكليا شنك تتغير بتغير الأزمان والأماكن ليرة بهند علماء فقهاء رسول بيجن لا ينكر تغير الأحكام بتغير الأزمان يعني برخو كإمام الشافعي دو مذهب القديم وقت البغدادي والمصري بوش شنك الأحوال تغير ما بس رباط كرت يسا مثلا فتواك هي بتايبتي لا شيعة تا سيستاني ام فتواي هي على سو ربا بوح
ڕیبایە کە تۆ فەقیرێک استیغلالەکەی بەس کاتێک بانکێکی حکومی تۆ پارە ئاتێ بە قازانج ئەوە پێی ناوترێ ڕیبات چونکە یەکەم ئەو کەسی پارەکە وەرەگرێت دیار نییە کارەگەڕێتەوە جیرفانی خەڵک دووهەم ئەو پارەیە لە بەڵێن بەکارێنرێ بۆ مؤسساتەکە بۆ بانقەکە بۆ ئەو شتانی کە بەڕێوەیە با خزمەتە دەکات تۆوانە بێ ئەو پارێت دەست ناکەوێت ئەوەش خۆ فتوایەکە وا بزانم لە سونەشە شتێک فتوى أهل السنة والجماعة أحل الله البيع وحرم الربا هەمووی ڕیبایە نصك ديارة وفقهاء إسلامي من ما بس ما تەنانەت لە ئوسوولە سابتەکانیش تەویل هەیە بۆ نمونە ئەڵێن عومەر دەستی زینە بڕێ خۆ دەست بڕێنی دەست لە هەرە قەتعیەکان السارق والسارق فاقطعوا ئێستاش زۆر لە أم تازان ألن فاقطعوا يعني فامنعوا وما إلى ذلك يعني. متغيرات وسائل باشا وسائل أو وسائلنا تتغير بتغير الأماكن والأزمان بون مناسبات أكثر تسيدزنا بردت لا وثوابت أي وأنت عمر نيبروا بل عمر نبروا بون چنكبوش وي وقت دا أوي عمر حسب تيجشتنا وبون نص برينا دسته قلت چنك دبيت حاكم دبيت أو حاكم دستي أوي بريتني دزيكرة دبيتن أوي جيانك بختور بو رأي خود دست بركر بيتن اما السياسة لمرة بمعنى تدبير امور الدولة وسياسة خارجية وبرز اشترط ما مسائل سياستي بو معنى سياسية ناك مثلا ابن تيمية باسيكا بري خوبك هر سياستك تو بيروك حاكمك بيروك بلام بمرجك يعني مخالف نصك الشرعي بيتن اتو بيروك آليته يعني دولة اسلامي هر دولة اسلامي بيتن منهجه قانونه ياساوي نكرب العالمين تيتن اويك دوام المنهج الرباني رب العالمين تحيز عدالته هاي مساواته هاي آزاديه هاي أوانا هم الأوروبا اللي أما ذاته بلا ما إسلام يجيك مخو إسلام دزي آزادية نية إسلام دزي مساواة ما بس نية أوانا قيم إنسانين دينيين إسلام دين مش بشكل إسلام إيكش باشترين تشتبو بو دست بكر نان قيمة إنساني إسلام كي أو ما في إسلام داية أفرتي كيش لما يجوا خير بري خوب كي هندي اسلامي ما في داية افرتي لا انا من يا تو وق مسلمانك وقصيبك انا بابا كابراي غربي كشريعتي اسلامي خوينتو ولا باري افرتو ولا وتشي لا پیغمبر صلى الله عليه وسلم وقت خو هنگي افرتي بيعاده افرتي اوروبا امريكا سال 1945 پشت سال 1945 او جماعه في داية افرتي كوبيتن دنگي او اي دينيه اوروبا امريكا حتى 1945 يعني بويا راش نبي تشيتن كليه بخنيتن پیغمبر صلى الله عليه وسلم بلال الحبشي وصهيب الرومي او نخر صحابه بينو وتقال ويدو بينو قيب السياسه توتشي لا مقصد سياستنا هو سياسه شو هو بنا دولتنا بلال الحبشيه كثير رجو وك هجر بيجين دولته اسلامي دولته پیغمبر صلى الله عليه وسلم والخلفاء الراشدين چونك اويد ديتر يت المبادئ الاسلامي لا داي باشه ده صلاه دسته كي ده الاسلامي ده احكام كي وكان بين السلطان ده صلاه كي دونتن بيعه او بيعه كي دتن ده بيت كي بدتن خلق بدته ده صلاته اذا وك عندك برانسيب هر برانسيبك هر هاوكار بيتن بو اداره دانك باش و یا تندرست اسلامات گلد بمرجك مخالف هیچ نص شرعي نبي سیاست لە جیهانێکی تێکچڕژاودا کە بەرژەوەندیە نەتەوەی و هەرێمایەتیەکان بەیەکدا دەچن و ئابووری حکمی یەکەم دەژێڕێت ئاین و شەریعەت تێیدا دەبێت بە بەشێک لە کۆمەڵگای مەدەنی نەک بنەمای بەڕێوەبردنی دەوڵەت لە سیستمی نێونەتەوەییدا.